لەبەرەوە کاتێک پارە لەسەر ئەمە وەرەگرێ و بۆی بڕراوتە ئێوە هەر پەرلەمانتاریش کە مەعاش وەرەگرێ هەرچەنێ مەگلەیمان تەبعاً لە ئیسلامیەکان هەیە بەوەی کە نازانین چی لێکن مشعان الجبوری کە لێیان پرسی وتیان نەفەرێ لە پەرلەمان چەند وەرەگرێت 45 ملیۆن وتیان 45 ملیۆن چی 45 ملیۆن دینار ئەو کاتە ئەیکردە 37,000 دۆلار یعنی نەفەرە 37,000 دۆلار وەرەگرێت لە پەرلەمانی عێراقی بەتەکی لە پەرلەمانی کوردستان لە ژێرۆژ زیاتر وەرەگری آخر بۆیە هەر پەرلەمانتارەکە ئەچێ بۆ ئێ وام چەند لێ بەبێ پێوەی ئەڵەی زەرووە نووساوە بە خوێن و بە گوانی مانگاوە بۆی بیمژێ هەر خوێنەمژێ گلە یەکەمان لە کابرای ئیسلامە کە کاکە جان تۆ عەلە لەقەل وەکو خەڵکێکی تر وەکو عەلی حەمە ساڵح کاک عەلی حەمە ساڵح خانوویەکتان کردای بۆ فەقیرە برا خۆ زۆر چوونە پەرلەمان و زۆرتان لە وەزارەتە ئیش کرد با جەمعیەتێکتان دروست کردای بە هەمووتان کاکە ئەمە جەمعی پیاوە مسڵمانەکانە کە لە پەرلەمانە بوون